لە مژدەیەکی دڵخۆشکەردا پەیمانگای کلێڤەری ناحوکمی بە سەرپەرشتی باشترین ستاف و مامۆستایانی ئامادەی کلێڤەری ناحوکمی داشکانی گەورەی دەست پێ کرد بۆ گشتوانەکانی خولی هاوینە. دوای بەدەستهێنانی پلەی سێهەم و وەرگرتنی قوتابیان لە کۆلیژە بەرزەکان هەڵدەستین بەکردنەوەی خولی هاوینە بۆ پۆلی دوانزەی زانستی. لەم خولەدا گشتوانەکان بە شێوەی مەنهەج کامل دەخوێندرێت. ژمارەی قوتابیان لە پۆلدا دیاری کراوە و خوێندنی کوڕوکچ بەجیا دەبێت. ئەنجامدانی سیمینار بۆ پێگەیاندن و خۆ ئامادەکردنی قوتابیان بۆ خوێندن. نرخی خوێندن بۆ هەروانەیەک تەنها 100,000. لە کۆتایی خولەکەدا تاقیکردنەوە ئەنجام دەدرێت بە شێوازی ویزاری و پرسیارە گرنگەکانی ویزاری ساڵانی پێشوو لەگەڵ تەواوکردنی بەشەکە شیکار دەکرێت. دابینکردنی پاس بۆ گشت شوێنەکانی شاری هەولێر. خولەکە لە ناو بینای ئامادەی کلێڤەری ناحوکمی بەڕێوە دەچێت. زیندەزانی مامۆستا ئیسماعیل عەلی کاکۆ ئامادەی کلێڤەری ناحوکمی ئامادەی ئازادی کوڕان. عەرەبی مامۆستا ئەنوەر عوسمان ئامادەی کلێڤەری ناحوکمی ئامادەی ئازادی کوڕان. بیرکاری مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئامادەی کلێڤەری ناحوکمی ئامادەی سەروەرانی کوڕان. بیرکاری مامۆستا ئاسۆ ئیسماعیل ئامادەی کلێڤەری ناحوکمی ئامادەی ئەحمەدی خانی. کیمیا مامۆستا حسێن ڕەسوول ئامادەی کلێڤەری ناحوکمی. ئینگلیزی مامۆستا سەرکەوت خدر ئامادەی کلێڤەری ناحوکمی. فیزیا مامۆستا شۆڕش ڕەفیق ئامادەی کلێڤەری ناحوکمی ئامادەی هەولێری نمونەیی. کیمیا مامۆستا کارزان محەممەد ئامادەی کلێڤەری ناحوکمی ئامادەی ئازادی کوڕان. کوردی مامۆستا بەختیار خالید ئامادەی کلێڤەری ناحوکمی ئامادەی میدیای کچان. زیندەزانی مامۆستا هەژیر مەولود ئامادەی کلێڤەری ناحوکمی مامۆستا لە کۆلێژی پزیشکی. فیزیا مامۆستا ئاسۆ فەرحان ئامادەی کلێڤەری ناحوکمی ماستەر لە فیزیا. ناونیشان فەرمانبەران نزیک مزگەوتی شەهید و ئەنفال. بۆ پەیوەندیکردن 0750 179 44 55 0750 270 44 55 0750 178 44 55. پەیمانگای کلێڤەری ناحوکمی.